ای رفیقانی طریقت دردی عشقم چارکی ئەزانی بۆ خۆشم مەوێ ئەزانی بۆ چاوەڕێتە ئەزانی بۆ خۆشم مەوێ ئەزانی بۆ چاوەڕێتە چونکە شێتە چونکە شێتە چونکە ئێستاش هەر بەیادی ساڵانی زوو دڵم پڕە لە ئارەزوو ئێستا لەکوێ بۆ خۆ لە من ون کردووە ئەی نازانی دڵی منت لە ناو جانتاکەی شانتە هەڵگرتووە ئێستا لەکوێ بۆ خۆ لە من ون کردووە ئەی نازانی دڵی منت لە ناو جانتاکەی شانتە هەڵگرتووە سەختی نەمانەیە تەڕێم هەوار نەما بۆت نەگەڕێم لە نێو هەور و بارانی زۆر لەژێر سێبار و تیشکی خۆر من هەر دڵم لە لای تۆیە هەر بۆ تۆیە ئازار و سەختی و سۆیە ئەزانی بۆ خۆشم مەوێ ئەزانی بۆ چاوەڕێتە ئەزانی بۆ خۆشم مەوێ ئەزانی بۆ چاوەڕێتە چونکە شێتە چونکە شێتە چونکە ئێستاش هەر بەیادی ساڵانی زوو دڵم پڕە لە ئارەزوو بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدارە و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان کاک دکتۆر ڕەواجەماڵە کاک دکتۆر ڕەواجەماڵ یەک لەو هونەرمەندانەیە کە دەمێکە هاتووتە ناو دنیای گۆرانی و مۆزیکی کوردیەوە مەجموعەیەک
گۆرانی پێشکەش بە مۆسیقای کوردی کردووە و بەردەوامیشن جگە لە ئەوەی کە دوکتۆرە و لە بواری دەندان پزیشکیدا کارەکات دەستی لە هونەر هەڵ نەگرتووە و بێوچان خەریکی کاری هونەریجە کاکڕەوەگەن زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی زۆر سپاس خۆشحاڵ منیش بە خزمەتیەوە بم ئینشاءڵڵا بەرنامەیەکی بەدڵی ئێوە و بینەرانی شەبێت دووبارە دەستخۆشتان لێەکەم ئازێتان کێشە سپاس دەکەم کە ئێرش کافە یانزەیە سپاس یەکەین بۆم شوێنە فلکلۆریە بۆم شوێنە خۆشەوە کاکڕەوە پێم خۆشە بزانم با بچیتە ناو گوڵزاری ژیانی خۆت کاکڕەوە جەمال کییە؟ چاوەکەم من ڕەوا جەمال عەبدوولم لە دایکبووی 1992 لە سلێمانی لە گەڕێکی عەلی ناجی لەدایک بووم قۆناغەکانی خوێندنم هەر لە سلێمانی تەواو کردووە ئاسایی وەکو هەموو کەسێکی کە لە مناڵیەوە حەزم بە بیستن و بە وتنی گۆرانی کوردی کردووە و خۆشم هاوینان لەگەڵ خوێندکارانی هاوڕێما چوینە خولەکانی فێربوونی مۆسیقاوە و پیانۆ تا ڕادەیەک لەوێ فێر بووم بەڵام ئێستا خۆم زیاتر بە شێوەی ئەکادیمی ناتوانم یانی نۆتە بخوێنمەوە خۆم بە سەماعی بە بیستنی واتە بە گوێی خۆم ئەتوانم پیانۆ بژەنم و وەکو هەموو کەسێکی کە لە مناڵیەوە ناڵم خولیای مۆسیقا و هونەر هەبوو لە خۆشمان و لە خێزانەکەشما چیت خوێندووە؟ من پزیشکی دانم حەزەکەم باسێک لەو ساڵێکەشت بکەیت؟ بەڵێ 2006 کۆلێجی پزیشکی دانم تەواو کردووە لە زانکۆی سلێمانی 2012ش ماستەرم هێناوە بڕۆناوی ماستەرم هێناوە لە بواری تیشکی شەویلگە و ڕووە ئێستاش مامۆستام لە زانکۆی سلێمانی کۆلێجی پزیشکیدا لە دەریشەوە کلینیکت هەیە؟ بەڵێ ئێواران کلینیکی تایبەت واتە بینگەی خۆم هەیە و خزمەت هاوڵاتیانم هیوادار مەر سەرکەوتوبی کە باسی ئەوت کرد لە مناڵیە لەگەڵ هاوڵانەدا کوێ کلاسی فێربوونی مۆزیک بەڵام با بچینەوەی کە بەڕێزت مناڵێکی تا ڕادەیەک شەرمێوەن بی وەلی لە ڕوود هەڵ ناهات گۆرانی بڵی دوای چۆن بۆ کاتی ناو دنیای گۆرانی وتن؟ وەڵا ئەوەی ڕاستی بێت تاوەکووەتوان بڵێم 4-5 ساڵ لەمە پێشیش تەنانەت لەبەر دەمی دایک و باوکی خۆشمان لە ڕوو ناهاو گۆرانی بڵێن و شتێکی ئاساییشە کە یەکێک تێکەڵاوی ئەو بوارە نەبوو بێت و هونەرمەند نەبێت ئێمە بەداخەوە کۆمەڵگەیەکی ئەگەرچی لە ماڵیشەوە من تەواوی سەربەستی میراوەتی و لە نەماڵەیەکی خوێنەوار و چاوکراوی لەخوا بەزیابێ بەڵام هەر شەرم و کۆمەڵێک عادەت و تەقالیدی کۆمەڵایەتی زاڵە بەسەرمانە کەسایەتیەکی باوەڕ بەخۆ بوو دیار هەڵکەوتونی لە ناو خەڵکە کورد بە شێوەیەکی گشتی شەرم یەکێکە لە سفاتە تایبەتەکانی منیش وەکو هەموو یەکێک لە وەکو عەرزم کردی لە مناڵیە زۆر شەرمەند بووم بەڵام ئێتر وردە لەگەڵ تێکەڵاوبوونم بە بواری هونەریەکە ئەو شەرمە ڕەویەوە چکەیتر تۆ جارێک دوو جار بەرامبەر بە هاوڵاتیان و بەرامبەر بە بیسەرانی خۆت گۆرانی بڵیت ئەتوان بڵێم ئەو شەرما ڕێتەوە وەکو ئەوەی کە چۆن لەو شەرمنیەوە بووم بەوەی کە توانم گۆرانی بڵێم بەرامبەر بە خەڵک وەستمەوە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا بوو لەبەرەوەی من هەنێک لەو گۆرانیانی هونەرمەندە بەڕێزەکانی پێش خۆم وتبووە بە مەبەستی ئەوە ناکە بڵاو بکرێتەوە مەبەستی ئەوەی کە بۆ دایک و خزم و کەسوکاری خۆم و بۆ هەنێ لە هاوڕێ نزیکەکانم داوایان لێکردوم کەنێ لەو گۆرانیانە بڵێمەوە ئەتر ئەوە بوو لەگەڵ کاک میرانی هاوڕێم میران سەردار پەیوەندیم پێوە کردوتم حەزەکەم هەنێک لەو بەرهەمانە تۆمارکەین بۆ بڵاوکردنەوە نا لەبەرەوە گوێمان نەیە بە کواڵەتی یان بە جۆری تۆمارکردنەکە ئەو تراکانەمان تۆمار کرد و ئێتر هەر چۆنێک دەساودەسی کرد و بڵاو بۆ لە ناو خەڵکە کاردانەوەیکی باشی هەبوو لە لای خەڵکو و پێشوازێکی باشی لێکرا ئەمە زیاتر وای لێکردم کە بیر لەوە بکەمەوە کە بەرهەمی تایبەت بە خۆم هەبێت بەڵێ ئەو ئەوانە کە لەگەڵ کاک میرانەوەوانە کەروە بێستی دیش تۆمارتان کرد چەند تراک بوونەوەوانە چەند گۆرانی بوون؟ ئەوە ڕۆژێک چوومە لای کاک میران وەکو لیستێکم کردبوو ئەوکو بەرنامە ڕێژیەوەی جەنابە کردوتە ئەوە لیستێکم کردبوو هەنێک لەو تراکانم نووسی بۆ نزیکەی 35 تراک بوو 4-5 ساعتی پێچوو پێمان ینی منەگەر وەکو عەرزم کردی دوایی وتمەگە مەبەستم بڵاوکردنەوە بواە بۆ پەلەپەلە تۆمارم ناکرد بەڵام شتەکە وا بۆ خۆماڵ نەبوو و شتێکی خۆماڵی بوو ینی
پێویستی بۆ ناکرد کە بەرنامە ڕێژی بۆ بکەم پێویستی بۆ ناکرد کە بە جۆرێکی تر بەرنامی بۆدا بنرێ هەر بە شێوکی ئاشوایی هەڕەمەکی بە کوردێک خۆمان هەندێک لەو گۆرانیانم هەڵبژارد و تۆمارمان کرد. هین کێ بوونەوە گۆرانیانە؟ وەڵامی زۆربەی ئەو هونەرمەندە بەڕێزانی هەندێکیان لە ژیانان نەماون هەندێکیان لە ژیانان و هیوای تەمەند درێژی و لە شتاغیان بۆ خوازم بەڵام هەر لە مناڵیۆ سەرسام بووم بە دەنگی چەند کەسێک لەو هونەرمەندانە وەکو مامۆستا نەجمی غوڵامی و مامۆستا عەدنان کەریم و مامۆستا بەهزەت یەحیا و ئیتر گۆرانی بێژەکانی تریش تاک تاک بەرهەمەکانی ئەوانیشم حەز لێ بووە ئەوەی کە حەزم لێ بوو بە کوردێکی خۆمان چوم لای ئەو تۆمارم کرد لای کاکمیرە. بەڵام ئەوەی کە ئەو گۆرانیانە بێستی دویش تۆمارتان کرد ستۆدیۆ نەبوو هەر نووسینگەیەکی هەیە میران میوزیک تیپی مۆسیقای شاز وابزانم لەوێ لە ستۆدیۆکەی لە نووسینگەکەی ئەوان کردمان اینجا نە میکسەر و نە هێدفۆن و نە هیچ بەرنامەیەکی دەنگیوانەی تیان نەبوو و ئەوەی کە گوێشی لە گۆرانەکان بوو بێت لە بڕوایم درکبەوە کات کە لە ستۆدیۆ تۆمار نەکراوە. بەڵام دوجار بڕێ کەس پێشوازی لێکرێ و بڕێ کەسیش ڕخنەیە کرد حەزەکەم باسی ئەو بکەین. ئەم بێگومان هەموو کارێکە ئەکرێت هەنێک پێشوازی لێکات و بە دڵێتی هەنێکیش ڕخنەی لێگرێت بەڵام گرنگەوەی ڕخنەکان ڕخنەیەکی زانستیانە بێت و لە پێناو باشترکردنی کارەکە بێت. بەڵێ ئەتوان بڵێم زۆرینە دەستخۆشییان لێکرد و پێشوازێکی باشی دەکرا ئەوەی کە ڕخنەشی گرت من حەقی خۆیان ێزانم ڕخنەکان ئەو بوو کە من بۆ پرسم بەو هونەرمەندە بەڕێزان نەکردو بەوێ پرسیوانە و گۆرانیانم تۆمار کردووە بەڵام لە ئەوڵ وەخیرا من وەکو عەرزم کردی و گۆرانیانم بۆ خۆناسانن و بۆ بازرگانی پێکردن و ئەوانە نەکردووە وەکو سەرسامیە بۆ بەدەنگە و هونەرمەندانە و بۆ گۆرانیانی بەڕێزیان. ئێستا باکەتێ گوێمان لە گۆرانی بێت و دوای دینەوە خزمەت بینەرانی بەڕێز بۆ درێژەی بەرنامەکە. بینەرانی بەڕێز گوێمان لە گۆرانی کە بێت و دوای دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە. ڕۆژانێکەوە هەستەکەم جارێکی تر دێیتەوە لە بە ئومێدی ڕۆژێکی وە دەست لەسەر دڵ چاو لە ڕێگا ناسۆریە و هەموو ساڵە تۆی لە ڕۆحی مندا نەبڕی هێلانەی تۆ دڵی منە هەردێیتەوە چەند دوور بفڕی گەر بێیتەوە گەوراتری خەونی عومرم بەدیدێنی کەسێ مژدەی تۆم بداتێ چی پێ بدەم بە مزگێنی
سار دەردێنێ بەفری سەرمەتوێتەوە وەک برچی تۆ ڕاشەنوێنێ کە تۆون بووی لەبەر چاوم سوێ چووە ناو ئێسک و خوێنم هیوا و تاسەی بینینەوە دوای کردووە تا بمێنم گەر بێیتەوە گەوراتری خەونی عمرم بەدیدێنی کەسێ مژدەی تۆم بداتێ چی پێ بدەم بە مزگێنی ڕۆژانێکەوە هەستەکەم جارێکی تر دێیتەوە لام بە ئومێدی ڕۆژێکی وا دەست لەسەر دڵ چاو لە ڕێگام ناسۆریە و هەموو ساڵاتۆی لە ڕۆحی مندا نەبڕی هێلانەی تۆ دڵی منە هەردێیتەوە چەند دوور بفڕی کاکڕەوە بەو ئەزمونەی کە بووتە لە هونەرمەندان و گۆرانی ئەوانە دوتوێتەوە لە شاری سلێمانیە کە شاری سلێمانی شارێکی ڕۆشنبیریە شارێکە پڕاوپڕە لە هونەرمەند بۆ خۆت چۆن هەڵیە سەنگینیت کە ئاوازێک شعرێک لەسەردابنی یا شعرێک ئاوازی لەسەردابنی چۆن ئەمە لای بەڕێزت بە کام لایەوە کە بزانیت ئەمە بە قووەترە بەهێزترە؟ بەڵێ پرسیارەکە زۆر جوان بوو بەڵام بەڕای من کۆڵەکەی هەموو گۆرانیەک تێکستەکە دایڕێژێ بەڕای من گرنگترین کۆڵەکەی گۆرانی تێکستە و دوای ئەو ئاواز دوای ئەو دابشکردنی مۆسیقاکەیە ئەنجا بابینە سەر دەنگی گۆرانی بێژەکە باشتر وایە تێکستەکە هەڵبژێرێت و کارت تێ بکات تر ئەو کەسێکی ئاوازەکە دانێت ئەبێت خامەیەکی هەبێت ئەبێت بناغەیەک هەبێت لەسەر ئەو بناغەیە بتوانێت ئاوازەکە دابڕێژێ بەڕای من وا باشترە تێکستەکە بێت ئەنجا ئاوازەکە لەسەر دابڕێژ مەجموعەیەک بەرهەمت تۆمار کردووە جیا لەوانەیەکانی هونەرمەندان و فولکلۆر بوو تۆتەوە ئەوە هیچ بەڵام کۆمەڵە گۆرانی تر تۆمار کردووە چواردە تراکەوە بزانم چەند تراکەوە بەڵە سیدی گەڕامەوە ئەوە یەکەم سیدی تایبەت بە خۆمان چواردە تراک پێ هاتووە حەزەکەم باسێکەوە چواردە تراکە بکەی ئاوازەکانی لە شێعرەکانی کی یارمەتی دەرت بووە فەرموو یارمەتی دەری سەرەکیم بۆ بەرهەمە مامۆستای ئەزیز و خۆشەویست بورهانی موفتیزادەیە سلامان بۆ هەیە و هونەرمەندە گەورەی کوردە و ئاوازدانەرێکی گەورەی کوردە هەر بژیت تەمەن درێژ بێ ئینشاڵڵا ئەو هاوکارم بوو بە شێوەیەکی سەرەکی و دە لە تراکەکان واتە دە لەو چواردە تراکە ئاوازی بەڕێزی بوو ئاوازەکانی تر کاک ئاکۆ عەزیز کاک پشکۆ مستەفا و کاک برایم غەریب ئەو سیانش یارمەتی دەرم بوون لە ئاوازەکانە و وەکو تێکست تێکەڵەیەکم هێنا واتە هەم لە قەدیمەکان لەوانی کە لە ژیانە نەماون وەکو گۆرانی نەمر دوان لە سیان لە تراکەکان ئاوازی تێکستی گۆرانی نەمر بوو ئەوانی تێکستەکانی ئاوازەکانی تازە بوو ئاوازەکان ئەوەی زۆربەی مامۆستا بورهانی بەڵێ تێکستەکان گۆرانی نەمری تایە مامۆستا ساڵح بێچاری تایە مامۆستا ئەحمەد محەممەدی تایە هێژە نازناوی وابزانم عابد سراجەدینی ناوە دکتۆر عابد سراجەدینی کاک شاهۆی تایە کاک شاهۆ و کاک سەیوان دوو گەنجن هەر لە کورسانی ڕۆژهەڵاتن بەڵام وەکو
دەستی نووسینیان هەیە گەرنا ناوبانگێکی ئەوتویان نییە وەکو هۆزانبانیان با بڵێن وەکو شاعیر کاک فەرید مەخموری تیا بوو هەروەها کاک کارزان جەلالی تیا بوو توان بڵێم تێکەڵێک بوون لە توانە گەنجەکان و لە توانە ئەوانی کە لە ژیانە نەماون بەڵام ئێستا هەرەوەنم لە خەیاڵە ناوی شاعیرەکان ئەو بە شێوێکی کورت و دابشکردنی مۆزیکەکەی دابشکردنی مۆزیک ئەویش هەر لەبەرەوەی تراکەکان زۆرە ئەوەی لەستا لە بیرما بێت کاک ئاکۆ عەزیزی تیا بوو کاک شکۆ مستەفای تیا بوو کاک ڕۆزبێ هونەرمەندی تیا بوو ڕۆزبێ مەسلح کاک هێمن حسێنی تیا بوو ئەویش هونەرمەندی عەزیز و خۆشەویستە مامۆستا ئیبراهیم غەریب تراکێکی دابشکرده بوو کاک ئارام سەرداری تیا بوو کاک عەلی شەریفزادە و کاک ئەفشین شوکریش ئەوانیش هەر خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتن ئەوانیش دوان لە تراکەکانیان دابشکردە بوو. مامۆستا سەلاحڕۆف چێ یارمەتی مامۆستا سەلاحڕۆف لە ئینشاءڵڵا گەر سیدی داهاتوو ئێستا خەریکی کۆکردنەوەی چەند بەرهەمێکم بۆ ئەو سیدیە ئەو چەند تراکێکی یاومەتێ و بە هیوام بتوانم ئیشێکی نایەبی تیا بکەم. هەر سەرکەوتوبی سپاس بۆ هونەرمەندانش کە بەڕاستی زۆر کارەکرێت بۆ هونەرمەندان کەسی زۆر لە پشتیەوەیە بێگومان ئەو بەرهەمانە بەرهەمانە کۆمەڵێک خەڵک پێوەی ماندوو بوو شەونخۆنی ویلاکێکی زۆری هەیە بە هیوام بتوانین خزمەتێکی ئەگەر بچووکیش بێت هونەری کوردی بکرێت و بتوانین شێوەیەکی ڕەسەنانە و گۆرانیانە بێت. حەزەکەم کە ئەو دەتراکەی باست کرد کاک بورهان بۆی داناوی چون کاک بورهان بەڕاستی ئاهەنگسازێکە کە زۆربەی کارە هونەریەکان بەسەر شانیەوە بۆ لە شاری سلێمانی و بۆ زۆربەی هونەرمەندان ئاوازی داناوە ئاوازی خۆشخۆشیژە بۆ کاک ناسەرم بۆ مکایلم بوو هونەرمەندانی تر حەزەکەم باسێک لە کاک بورهان بکەیت چۆن بوو کە کاک بورهان ئامادە بوو دەتراک با بە جنابێت کە لە حاڵەکە جنابێت تازات وی ناو دنیای هونەرەوە وەرحاڵ خولیایکی تایبەتی ترت هەبوو. بەڵێ ئەوە دەلالەت لەوە کات لە گەورەی و لە سادەی ئەو پیاوە مەزنە بەڕاستی من بە جەنابی ئاشنا نەبوو بووم هەر لە ڕێی تۆڕە کۆمەڵاتی فەیسبووکەوە یەکترمان ناسی و وتی تۆ دەنگێکی وات پێوەیە و من حەزم لە خامەی دەنگتەوە لە تۆنی قورکتەوە ئەوانە حەزەکەم یارمەتیت بم بۆ هەندێک بەرهەمی خۆتت نەبێت بۆ هەوڵ نایێت هەنێ بەرهەمی تایبەت بە خۆت هەبێت بەو شێوەیەکمان ناسی و خۆشبەختانە لەو ماوەیە ئەو لە هەولێر ئەژیا پاشان گەڕایەوە بۆ سلێمانی و لە سلێمانی نیشتە جێبوو دەتوانم بڵێم وەکو پەیوەندیەکە لە پەیوەندیکی مۆسیقی دەرچوو وەکو مام و برازامان لێ هاو من زۆر شانازی پێوەکەم و زۆر شتی لێەوە فێر بووم هیوای تەمەندرێژی بۆ خوازم نمونەی زۆر بە ئینشاڵڵا. چ شتێکی ئەو وەک مامۆستایەک بەڕاستی مامۆستایە کە هونەرمەندان گەنجان کە ئەو کەسانێک کە یانە بێن دنیای هونەرەوە بۆیە بزانن مامۆستا بەرهان چی تایبەتی بوو بەلایەوەنە کە گۆرانی ئەڵێنەوە چی بکەنەوە گۆرانی بێژانەیەکە هەم لەباری قڕگ و دەنگەوە هەم لەباری ڕیتمەوە هەم لەباری چۆنیەتی ناسینی شعرەوە بۆ گۆرانی بەڕاستی ناڵم یانی مەزنیە و کابرایە لەوەیە بوو کە من سەرەتا و گۆرانیانم بە شێوەیەکی نائەکادمی وتبووەوە هەنێک تێبینی زۆر گرنگی ئامێ لەسەر چۆنیەتی ئەداکردنی گۆرانی لەسەر چۆنێتی پرۆڤەکردن لەسەر تێمپۆ و ڕیتمی گۆرانی لەسەر قەرار و جەواب لەسەر چۆنێتی بەکارهێنانی مەقامەکان ئاوازەکان یعنی من زۆر شت لەوە فێر بووم ئەوەی کە ئیزانم خۆم بە قەرزاری ئەو ئەزانم ئەوەش وەکو لە سەرەتایەوەتم دەلالە لە گەورەی و لە سادەیی دڵی ئەو کابرایە ئەکات بەڕاستی نەک من زۆرێک لە هونەرمەندەکان قەرزاری ئەو کەڵە ئاوازدانەرن هەر مەزنە و هەر گەورەیە بەڵام ئەگەر لە میلەتی کوردانە بواە زۆر ناوی گەورەترە بوو مامۆستا بورهانی کوتیزادە بەداخەوە کە ئێمەی کورد توان بڵێم تا ڕادەیەکی زۆر ئەو ئاوازدانەر و شاعیر و ئەو کەسانی کە ئەمانەوە بن بە دابشکردنی مۆسیقاوانەوە ئەگەر
بەڵام ئیهمالیش نەکرێن بەڵام بۆ شێوەیە دیارین وەکو گۆرانی بێژەکە دیارن لای ئێمە تەنها گۆرانی بێژ بە بەرهەمەکانە ناسرێتەوە بەمەرجێک ئەتوان بڵێم پشکێکی کەمیان بەشێکی کەم لە گۆرانیەکە لە ئەستۆی گۆرانی بێژەکەیە تەنها قۆناغی کۆتایی گۆرانەکە لە ئەستۆی گۆرانی بێژەکەیە کە بڵاو بێت و خەڵی گوێی لێبێ گەرنا هەموو بەردی بناغی ئەو گۆرانیە لەسەر ئەستۆی ئاوازدانەرەکە و لەسەر ئەستۆی شاعیرەکە و ئەو کەسی کە داواش کردی مۆسیقاکە بە هیوام ئەوەش علاقی بە کللتور و بە ڕۆشنبیری هوەری و بەمانەوە هەیە وردە وردە باشترە بین لای ئەمەش سا پرسین فلانە گۆرانی ئاوازی کیە فلانە گۆرانی تێکسی کیە لەڕێی فەیسبوکەوە زیاتر لەگەڵ هەواداران ئەوانەیە زیاتر قسەکەم ئاگام لێ پرسیاری ئەوانە ئەکرێت پێم خۆشە بە هیوام وەکو میلەتانی دنیا ئەمەش ئەو هەوڵی ئەوان بەرزم نرخێنین و هەریەکە و ڕێزی خۆی لێ بگیرێ هیوادارم کاک ڕەواگیان با بچین گوێمان لە گۆرانی تر بێ و دوای دینەوە بۆ درێژەی بەرنامەکە بینەرانی بەڕێز گوێمان لە گۆرانی تر بێ و دینەوە خزمەتکان بۆ درێژەی بەرنامەکە دەرگاوە ڕێگەت پێ بگرم تا جێم نەهێڵی لە ژوورەکەمدا بەکەم گۆرانی بتلاوێنمەوە تا سیرت کەم لە ناو سینەمدا بەکەم تاقەوە من هەڵت واسم تاکوهی خۆم بی بۆ لەمەودووە بەکەم جەهەنەم سزای من ئەدەی تا گوناهێک بم شەو لە باوەشتا گەر لە دەستم بێوە دەفرێنم سێبەرت من بم ڕوویشت لە من بێ هەناسەکانێ پڕبن لە تاسەم تاسەی خەیاڵێک هەرجەستەی من بێ گەر لە دەستم بێ چی شەقام هەیە ڕاگریانەکەم بۆ هیچ کوێنەت بن هەنگاوەکانێ هەر بێن بۆ لای من شۆستەکان بێ من ڕێگات پێ نەدەن دەستم بێ گشت خۆشی دنیا وردە هۆن ماوە بۆ ڕووگەی باڵات کە تۆ دووربی لێم نەمانە هاوڕێر دادیش بەبێ تۆ بەدادم ناگات هاوارم خامۆش کە تۆ خامۆشی خونچەش پشکوتن لە بیر خۆی یەبات گەراگری عاشقت نەمکا بەزوو خاڵ بەنسی مەڵێم ئیتر هەڵ نەکات گەر لە دەستم بێوە دەفرێنم سێبەرت من بم ڕوویشت لە من بێ هەناسەکانێ بڕبن لە تاسەم تاسەی خەیاڵێک
هەرجەستەی من بێ گەر لە دەستم بێ چی شەقام هەیە ڕاگریانەکەم بۆ هیچ کوێنەت بن هەنگاوەکانێ هەر بێن بۆ لای من شۆستەکان بێ من ڕێگات پێ نەدەن کاک ڕەواییان بەڕێزت لەگەڵ تیپێکی مۆسیقای نوێ کۆنسرتێکت داوە و ئەو کۆنسرتە چی بوو حەزەکەم باسێکی بکەی تیپ مۆسیقای هێڤی بوو شتێکی وایە فەرموو گروپی هێڤی هەبوو ئێستا شەبزان بەردەوامن لەسەر ستایلی بلوز و ڕۆکاندڕۆڵ و هێڤی مێتەڵ و ئەوانە ستایلەکان بیانی بوو کاریانە کرد شتێکی تازە بوو لە شاری سلێمانی گروپێک بۆ ستایلە کار بکات و حەزیان کرد وەکو سەرەتای ئەوەی کە ناڵم ئەو گۆرانیانە وتبەوە باسی ساڵی 2011 بۆەکەم هاوڕێ عەزیزم کە پشکۆ مستەفا پەیوەندی پێوە کردم گیتارژەنێکی بەتوانایە لە سلێمانی بەنەوانگە وتی گروپی کیوامان هەیە لەسەر ستایلە کارەکەین ئەگەر تۆ بە چەند تراکێکی کوردی لەوانەی کەوتوتەوە یان هەر گۆرانێکی تر بێت ئێمە بتوانین کاری دابشکردنەوەی بۆ بکەین لەسەر نزیک شێوازی خۆمان کاری تیا بکەین بۆی خەڵکیش تۆ ببینێت لەسەر ستیج ئەوە یەکەم جارم بوو کە وەکو دەرکەوم لەسەر ستیج وانە بەشداریم کرد لەگەڵیانە و ئامادەبووان زۆر زۆر باش بوو یعنی لێرە تەلاری هونەر هۆڵی تەلاری هونەر هەیە گەورەترین هۆڵە لە سلێمانیا ئەتوان بڵێم پڕ بووبەوە هەردوو جاری دووەم داوامان لێ کرا کە دووبارە کرێتەوە کۆنسێرتەکە پاش دوومان دووبارەمان کردەوە ئەوی شەر بە هەمان شێوە ئامادەبوون و پێشوازیێکی باشی لەکرا لەلایەن هاوڵاتیانەوە ئەمە وای لێ کردم کە زیاتر سیقەم بەخۆم بێت و وەکو جۆرە متمانەیەک و بڕوا بەخۆبوونێک کە زاڵ بم بەسەرە و مەسەلەی شەرمەکەی کە بۆ باس کردی ئەو شەرمت بشکی هەروەڵا ئیتر دواتریش ساڵی پار بوو لەگەڵ گروپی موزیکی سەهەندی خۆشەویست کۆنسێرتێکی خێرخوازیمان کرد بۆ یارمەتیدانی ئەو لێ قۆماوانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون لە نەخۆشخانەی هیوا ئەوەش باش بوو بڕێک لە چاو خۆیان بڕێکی باش کۆمەکمان کۆ کردەوە و وەکو هاوکاریەک بوو پێم خۆش بوو زۆر کۆنسێرتێکی خێرخوازی بۆش دەستان خۆش بدەوانە کارێکی زۆر باشن بەتایبەت لەم کاتانە کە زۆربەی هونەرمەندان چ لە دەرەوە چلێنەوە بەڕاستی بۆ پێشمەرگە و بۆ بنەماڵی شەهیدان کۆنسرتیان داوە هونەرمەندان بە مۆزیکژن و بە گۆرانی بێژەوە درێغیان نەکردووە وایە کە من ئەوە دێتەوە بیرم کە لە ساڵانی پەنجاکانەوە سلێمانی لافاوەکە هاتووە سیرەکەی ڕەشۆل سێوا و تیپی مۆسیقای مەولەوی مامۆستا قادر دیلان ویلیامی حەناوە زۆربەی هونەرمەندان هاتوون کۆنسرتیان داوە لە هەموو شارەکان و یارمەتیان کۆ کردوێتەوە بۆ خەڵکی لێ قۆما و ئێستاش کە هێشتا هونەرمەندان وان ڕێچکەی ئەوانیان گردووی وادارم نمونەتان زۆر بێ کاک ڕەواییان با باسێک لە سرود بکەین بەڕێزت سێ سرودە دوتووە حەزەکەم باسی ئەو سرودانە بکەی چین چۆن بووە کە ئەو سرودانە دوتووە سەرەتا بە پێ و بارودۆخی کە پیا تێپەڕین و پێ و قەیرانی کە ئێستا هەیە لە جەنگین دژی وەکو ناوە برێن بە داعش بە هەڵوێستێکی هەم مرۆڤانە و هەم کوردانە مزانی کە وەکو ئەرکێکی سەرشانی هەر تاکێک لە ئێمە پشتگیری و پاڵپشتی خۆمان بۆ برانی پێشمەرگە و بۆ ئەو خوشک و برا شەرەڤان و پێشمەرگە و گەریلا و هەرچێکیان ناوەنی هەمووی دەست لە ناودەست و وەکو برا بەرگری لە خاک و نیشتمانەکانەکەن پێم باش بوو وەکو کەسێکی هونەرمەند بێت یان هەر کەسێکی ئاسایی بێت پاڵپشتی خۆم هاوسۆزی خۆمیان بۆ دەربڕم سرودێکیان چەند سرودێکم ئامادە کرد ئەویش هەر بە پشتی
ئاوازە جوانەکانی مامۆستا بورهانی موفتیزادی خۆشەویست دانەیەکیان بە ناوی چوارەوە بوو باس لە هەر چوار پارچەکەی کوردستانیا کرد شعرەکەی هی مامۆستا ئیسماعیل ساڵحە ئیسماعیل محەممەد ببوورە هەروەها یەکێکی کە لە ئاوازەکانی هەر بۆ پێشمەرگە مامۆستا بورهانی موفتیزادی خۆشەویست دای نابوو تێکستەکەی هی کاک دیار سابیرە و یەکێکیش لە ئاوازەکان سرودەکان سرودێکی کۆنە تام بڵێم سرود نییە لە شوێی گۆرانی نیشتیمانیایە هونەرمەندی نەمر قادر کابان چڕیوێتی لە شەستەکانە لە سەر ستەیجی ئامادەی سلێمانی کوڕان لە پێش وابزانام کاتی بەیاننامەی 11 ئازار شتێکی لەو بابەتە بووە دەم کەکرانەوەی کرابوو بەڵام کتومە دەوت بۆ ئێستاوە تراوە چکە ناشکرینە بێ کورد ئەوەتەی هەبووە ژیانی هەر لێک دەقا بووە و تێکستەکەشینی مامۆستا هەژار مکریانی تر ئەوە بوو هەنێک لە تێکستەکەی مامۆستا کامەران مکریشم بە دڵ بوو لەسەر هەمان ڕیتم و لەسەر هەمان کێش نووسرا بوو پێم جوان بوو تێکەڵێکی تیا دروست بکەم و دابشکردنێکی نوێی بۆ کرایەوەکو مۆسیقاکەی ئەوەش یەکێک بوو لە سرودەکە هیوادار مەرج سەرکەوتووی من پێم خۆشە باسێک لە داهاتوو چیت بەدەستەوە هەیە دەتەوێت چی بکەی چ بەرهەمێکت بەدەستەوەیە کاری تازە بەڵێ ئەوەی ئستا سەرقاڵی کۆکردنەوەی بەرهەمی نوێم بۆ دروستکردنی سیدیش کە ئەگەر دەرفەت هەبێت و بارودۆخ سەخامگیر بێتەوە ئینشاڵڵا نۆتراکەم ئامادە کردووە ئێستا بە هیوان بتوانم لە کاتێکی نزیکە پوختیان بکەمەوە و ڕێکیان بخەمەوە و بتوانم لە سیدیەکە بڵاویان بکەمەوە ئاوازەکان هەنێکی هەر مامۆستا بورهانی موفتیزادی خۆشەویست هەنێکی مامۆستا سەلاح ڕەوف کاک پشکۆ مستەفا کاک توانا فەرەج ئەوەی کە تا ئێستا ئامادە بێت ئەوانە و ئاوازانە تێکستەکانیش مامۆستا ساڵح بێچاری تایە مامۆستا ئەحمەد محەممەی تایە کاک کارزان جەلالی تایە کاک ئیسماعیل محەممەی تایە کاک ئیسماعیل ساڵحی تایە گۆرانی نەمری تایە دووبارە بەو شێوەیە ئێستا هەروەنم لەسەر خەیاڵە ئەی بەتەمان نین لەم کاتەیە کا زۆربەی هونەرمەندان نەرچن سلێمانی کۆنسەرتیاوە ئێوە مەجموعای هونەرمەندی لاو گەنج کۆنسەرتێک بن بۆ پێشمەرگە بوو بنە ماڵی شەهیدان بۆ نابە خۆشحاڵیەوە من هەر کەس ولایەنێک داوام لێ بکات نەک لە سلێمانی لە هەر شارێکی کوردستانیش بێ ئامادەم بچم کۆنسەرتیش بکەم و لە خزمەتی برا پێشمەرگەکانی شادم بەڵام کۆنسەرتکردنیش وەکو بەرنامەیەکی یان دیدارێک تەلەڤیزیۆن بۆ ئەم دیدارە ئێمە خۆت ئاگات لێ چەندمان پەیوەندی کردو بەم برادرانەوە تا شوێنێکمان بۆ ڕێکخەن و تا هاتوچۆ یەکمان گرتووە ئەنجاوەرە بۆ کۆنسەرتێک ئەویش ڕێکخەرێک و یان سپۆنسەرێکی ئەوێت و هۆڵ هەیە و مۆسیقی هەیە و ئەوێ پرۆڤە بکرێت و یانی کارەکان بۆ شێوەیە ئاسان نییە بەڵام شتێکی زەحمەتی ژنیە لە هەر شوێنێک هەبێت من بە خۆشحاڵیەوە ئامادە هیوادار مەرج سەرکەوتوو بیت هەر بژیت پرسیار زۆرە لەبارەی هونەرەوە لەبارەی هونەری سلێمانیەوە لەبارەی مامۆستایانەوە کە یارمەتیان کردووی لەبارەی خۆتەوە کە زیاتر لەسەر ژیانی خۆت شڕبیتەوە ژیانی هونەری چونکو بەڕاستی جەنابەت وەکو دەندان پزیشکی گاوەکو پزیشکی دان کە کارە دوو بەرابەر قورس بووەتەوە کە لەلایەکەوە مامۆستای زانکۆی ئەبێت تەلەبە پێ بگەینی خوێندکار پێ بگەینی لەلایەکەوە کلینیکت هەیە ئێواران و ئێواران ئەچی هەر لەویشەوە کارەکەی جەر خزمەتێکە بە خەڵک شتێکی تایبەتی هەیە من باسم نەکرد بێت جنابەت باسی بکەی بۆ عاشقانی دەنگی خۆت بۆ گوێگرانی بوو بەڕێز بۆ بینەرانی خۆشەویست فەرموو. دەست خۆشتان لێ یەکەم دووبارە تەنها شتێک ئەوەیە کە بڵێم مای خۆشحاڵیەکە ئەوە هونەرمەندە گەنجەکانیش بەسەر ئەکەنەوە هەر ئەو هونەرمەندانە نەبێت کە لە بەرچاون و لە ناو خەڵکە باون و زۆر کەسی دەنگخۆش هەیە زۆر کەسی بەهرەمەند هەیە کە لەوانەیە دەرفەتی بۆ نەڕەخسابێ دەرکەوێت بە هیوان بتوانن ئەو گەنجانە بەسەر بکەنەوە و
و هیوای تەمەندرێژی و دەشساغیتان بۆ خوازم دەستخۆشیتان لێ یەکەم زۆر خۆشحاڵ بووم کە ئامادە بووم لەم بەرنامەیە و زۆر سپاس بۆ توی بەڕێزی هەر بژیت کاگڕەوەیان ڕاستی ڕۆژهڵات تیڤیش درێغی نەکردووە وەک تەلەڤیزیۆنی یەکەم تەلەڤیزیۆنی ڕۆژهڵاتی کوردستان کە دامەزراوە هەمیشە بە پەرۆش بووە بۆ هونەری کوردی بۆ ئەدەبی کوردی بۆ شۆڕشی کوردی ئەوەی کە لە دەستمان بێت بەڕاستیش درێغی ناکەین ڕۆژهڵات تیڤیش بەرحەڵ تەلەڤیزیۆنێکی خۆماڵیانەی کوردیە ئێمە دەرگامەن ئاوەڵایە بۆ هەموو هونەرمەندێک هەر کەس تاقە گۆرانێکی وتبێت بۆ ملەتەکەم بەسەریەکەینەوە زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەی ئامادەبووی هەم لە بەڕێزیشت و هەم لە برادەرانی پشت کامێرەش عەزیەتان کێشا و زۆر سپاسانەکەم زۆر سپاسیش بۆ جەنابێت بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست کاک دکتۆر ڕەوا جەمال تا هونەرمەندێکی ترەوە تا دیدارێکی تر شاد و سەرکەوتوو بن بنیشن بە خۆشی و شادی. بە کوردی ئەمرێ